ئێمەڵ ئێستا بەردەوام بین هەمیشە لە شەقام بین نەک تەنها بۆ موچە ئەبێ ئەوان وایە لە ئێمە کردووە تەنها بۆ موچە هاوار بکەین. پێکی ساڵی نوێدا جارێکی دیکە مامۆستایانی ناڕازی گەرمیان بایکۆتیان نوێ کردەوە و هەر ئەمڕۆژ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار گرتبوونەوە و پەیامی ئەوەیان بە گوێی حکوومەتی هەرێمدا چڕی کە تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت لە بایکۆت بەردەوام. ئێمە ئەمڕۆ هاتوون لێرە بایکۆت نوێیەکەینەوە بەڵێنی بایکۆت دووپاتەکەینەوە بەرامبەر بۆ حکوومەتێکەوە هەموو دەرگایەکی لە ئێمەدا خستووە. ئەو حکوومەتە بە ئێمە وت ئەگەر بێت و ئەم ساڵ دوومان دەوام نەکرێت ئەوە ساڵەکە بە ساڵێکی کەوتودا ئەنرێت بەڵام بۆمان دەرکەوتکەوە بەڕاستی ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ پرۆسەی خوێندنە ئەوە وەرزی یەکەم تەواو بوو وەرزی دووەم هاتووە تازە بە تازە بە ئێمەڵێن وەرنەوەنا هۆڵەکانی خوێندن ئەو هۆڵە بەڕاستی پڕە لە هەموو معاناتێک ئەوەی تایە نەبێ خوێندنە و بەم حاڵەشەوە ناشکرێت و ئێستا فۆرمێکێنەناوە بە حساب ئەگەر بێت و هەرکەس دەوام نەکات لە پیشەکەی دوور ئەخرێتەوە و مامۆستایانی تر لە شوێنەکەی دابنرێت هیچ ئێمە هیچ پشت بەوە نابەست. باوەکو مامۆستایانی گەرمیان ئەم ڕۆژ ئەوە لە دووەم ڕۆژی ساڵی نوێدا دیسانەواتیان سەر جادە بۆ ئەوی وانەیەکی تر بە دەسەڵات و بە حکوومەت بدەینەوە کەوا ئێمە بەردەوامی لەسەر بایکۆتکردنی و خۆمان تاوەکو دابینکردنی مافەزەوتکراوەکانمان چونکە بەڕاستی بۆمان دەرکۆت کە حکوومەت هیچ خەمی نە مامۆستایانە نە خوێندکارانە نە دابینکردنی ژیانی هەیە بۆ هاوڵاتیان ئەگەر وانە وایە ئەمە سێ مانگە دەهاتە دەنگ بۆیە ئێمە پێی ئەڵێن تکایە ئەو لۆکەیە دەرکە لە گوێت بۆ ئەوەی گوێبیستی داواکاریەکان و هاواری مامۆستا و ئەندامێکی دەستەی مامۆستایانی ناڕازی گەرمیان جەخت لەسەرەوە دەکاتەوە ئەگەر حکوومەتی هەرێمە ئاوەڕێک لە خواست و داواکاریەکانیان نەداتەوە ئەوە لە خۆپیشاندان بەردەوام دەبێت. ئەوەی زیاتر لە سێ مانگە خۆپیشاندان بەردەوامیەیە و ئەم خۆپیشاندانیشە دەرەنجامی ئەو ستەمی موچەیە کە بەسەر مامۆستایان فەرز کراوە سەپێنراوە بۆی وەک دەبینی دەستەی مامۆستایانی ناڕازایی لە گەرمان مامۆستایانی باوان و ڕزگاری ئەمڕۆ لێرە وجودیان هەیە و جارێک تر جەخت لەسەرەوەکەنەوە تا مافەکانیان ئاورێکی مافەکانیان یا ئاورێکی جدی لە خواست و داواکاریەکان نەرێن ئەم خۆپیشاندانە بەردەوامی. ئەوەی لە خۆپیشاندان و گردبوونەوەی ئەمڕۆی مامۆستایانی گەرمیان بەدی دەکرا تەنها مامۆستایان گردبوونەوەیان ئەنجام نەدا بەڵکو و قوتابیانیش بۆ پشتیوانیکردن لە داواکاری مامۆستایان تێکەڵی ئەم گردبوونەوەیە بوون. نۆکو خوێندکارێک شتگیری لە مامۆستاکان دەکەم مامۆستاکان ئێمە زۆر بێکە کە وازیان لە کە پێشتر بایکۆتیان کردو وازیان لە بایکۆتێنەوە هەندێک نووسیانە مەسەلە حزبیە بۆیە وازیێنە یان مەسەلە کۆیلایەتیە لەگەڵ ڕێز و حرمەتە مەسەلە هیچ کام لەوانە نییە مامۆستای وایە بێئومید بۆ ئەڵێ هیچ کەس پشتیوانی من ناکە یعنی من تەنیا چیم بێگرێ ئەم شەڕی مامۆستایەکە بەتەنیا بۆ خۆی نایکرێ بۆ موچە خۆرەکانی تری شایکات مامۆستاکانش بە یەک شتەتوانن مافی خۆیان بەدەستێنن بەردەوامی لە بایکۆت یعنی هیچ هەفتەی دوو جار سێ جار بکرێت ئەجا بەردەوامیش بکرێت نەک هەر مانگی جارێ دوو جار ئەمە بەس نییە. ئەگەر چی مامۆستایانی گەرمیان وەک مامۆستایانی دیکەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و شارە زور و ئیداری ڕاپەڕین ماوەی سێ مانگە بۆ داواکاری لە مافەکانیان بایکۆتی دەوامیان کردووە و بەردەوام گردبوونەوە و خۆپیشاندان ئەنجام دەدەن بەڵام تاوەکو ئێستا لایەنی پەیوەندداری حکوومەتی هەرێم هیچ هەڵوێست و بەدەمەوە چوونێکی بۆ مامۆستایان نەبووە ئەمە شەڕەشەیەکی گەورەیە بۆ لە کیسچوونی ساڵێکی خوێندنی قوتابیان. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام کەلار.